دۆرکای من قسەی هەیە کە ئەڵێ هەموو کەسێک باوەڕێکی فطری لە ناخیا هەیە بە هەبوونی خوا، یعنی باوەڕبوون بەخوا خوایەکی کردگاری بەدەسەڵاتی بە ئاگای زیندوو باوەڕی پێیەتی. ئەمە شتێکی سروشتی هەموو ئینسانێک. بۆیە بینی مەسەن کچەکەی ستالین، کچی ستالین لەو ماڵە ئیلحادیە گەورە بوو کە باوەڕیان هەر بە دین هەر نییە، کەچی خۆی دوای کتێبێکی نووسی و تقریبا 50 ساڵی بەسەراتی پەڕۆ و چاپی تری هەیە، لەو کتێبەیە باسە کاتەوە ئەڵێ چۆن باوەڕم بەخوا هێنا. خۆشی بە تەعەجوبەوە باز لەوە ئەکاڵێ من لەم ماڵەیە گەورە بوو بووم کە ناوی خوایتیان ناهێنرێ، ئەی من چۆن گەڕامەوە بۆ دین. ئەنجا باز لە فترێگە کە باز لەوەکە کە چۆن لە سەرەتایە گەڕاوەتەوە بۆ دینەکە. ئەگەر کتێبی خەڵک ئەوانی کە مسلمان بوون ئێستا کتێبێکم لەوانە تەرجمە کردووە یان زۆر لەو بابەتانم تەرجمە کردووە کە خەڵکێک ئێستا هاتوون و بوون بە مسلمان، هەیە قەشەی زۆر ملتەزیم بووە، دراساتی دینی 4 ساڵ خوێندووە بە قوڵ و قاڵبوونەوە تایە، دوای هاتووە بۆ میسر بۆ ئەوەی ئافرەتی مسلمان بکا بە مەسیحی وەکو ئەمینی ئەسلەمی، بەڵام دوایی لەوێ خۆی بۆتەوە بە داعیەکی تری ئیسلامی. لە چیرۆکەکەی گەروی خوێندنەوە ساڵی 2007 سیارە لێیدا لە ئەمریکا، بەڵام قسەیەکی زۆر زۆر کاریگەر زۆر مهمیشە لەسەر سەبرگرتن لەسەر ئیسلام، چۆن گەڕایەوە. ئەمانە کە باز لە دینەکە ئەکەن لە ئیسلام ئەڵێن گەڕاینەوە بۆ لای خوا، یعنی وجودی خوایەکە بە ضروریە زانن، بە فطرەتی خوایان ێزانن. ئەڵێ لە ناخمە ئەمزانی یەکێک لەوانە زۆر سەیرە ئەڵێ ئەچوومە سەرقاتی سەرەوەی ماڵەکەم و بەتەنیا شەو ئەموت خوایە من ئەزانم تۆ هەی، بەس هیدایەتم بدە بۆی تۆ بدۆزمەوە زیاتر. ئەمانە کە مسلمان بوون عادەتەن وا ئەڵێن گەڕاینەوە بۆ ئیسلام. تۆ سەیری کرد فێرعەون بەو هەموو دڕندایەتی خۆیەوە کە یوت ئەنا ڕەبکم الأعلى ما علمت لكم من إله غیری، هیچ خوایەکی تری غەیری خۆم نازانم کە ئێوە بێهتان. کەچی دوایی کە گەیشتە سەر غەرق بوون هاواری کرد ئامەنت بما ئامەنت به بەنو ئیسرائیل، باوەڕم بۆ هێناوەکەوە بەنو ئیسرائیلەکان باوەڕیان پێ هێناوە کە خوای گەورەی. ئەم حاڵەتانە کە بەسەر ئینسانە دێ، ئەم ئیشارە و ئاماژەیە کە دۆرکایی کردوێت یا ئەوەی کچی ستالین کردوێت یا هەزاران چیرۆکی تری لەو بابەتانە بەسەر خۆمانە هاتووەشی بیستین، خەڵکەکە چۆن وایان لێ دێ ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار لە حاڵاتێکە کە تنگانەیەکە هەست بە بێدەسەڵاتی ئینسانەکانەکەن. بۆیە بینی عەرەبەکان بتیان هەبوویان پەرست 360 بتیان لە کەعبە هەبوو. کابراک بە ناوی عەمری کوڕی لحەی هوبەلی بردەوە، هوبەل خوایەک بوو، سەنەمێک بوو لە شامدایان نابوو، خەڵکیان پەرست، ئەیانوو ئەمە پێداویستەکان جێبەجێکە. ئەویش کڕی و لەگەڵ خۆی بردێ و لە حوشتری ناو لەو سەحرا دوای دەستێکی شکا، دوای دەستەکان بە ئاڵتون بۆ دروست کردەوە. سەیرەوە بوو هەموو ڕۆژانە ئەچوون و لێ ئەپارانەوە سوژدەیان بۆ برد و قوربانیان بۆ کرد، کەچی کاکەوتنە تەنگانەوە هاواریانە کرد یا ئەڵڵا یا ئەڵڵا فریامان کرد. ئەشیان زانی خوایەک لە ئاسمان، دەستیان بۆ ئاسمان بەرزە کرد و هاواری خوای گەورانە کرد. ئەبوو جەهل بۆ بەم فیرعەونێتی و دڕندایەتی خۆیەوە ڕووی کردە ئاسمان لە بەرامبەرەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، ڕووی کردە ئاسمان و ئەیوت خوایە کام فرقەمان کام بەرەمان لەسەر حەقین ئەومان سەرخ، لە کاتێکا کەوان هەموو بتپەرستیش بوو. ئەمە ئەبینین کاتێک کە هەست بە بێدەسەڵاتی ئەکەیت ئەوەی کە مولحیدیش ئەوەی بێدینیش هەروەکو دیندارەکە هاواری خوای گەورە ئەکات. ئەم حاڵەتانە شتێکی هەستی فطرین لە سروشتی ئینسانەکانان. ئەو کاتانەی کە هەست پێ ئەکە بێدەسەڵات کەوت هانا بۆ خوای گەورە ئەباتەوە بەو سیفەتەی کە خالقە، بەو سیفەتەی بەدەسەڵاتە، بەو ستەوی بە ئاگایە، بەو سیفەتەی بە هاناوە دێ. ئەخرەمانە مەسەلەن ئەمە 4 سیفەتە، هەڵبەتە سیفەتەکان زۆرن. ئەمە 4 سیفەتە هەموو ئینسانێک هاوار بۆ ئەمە بە. خۆ مارکس کاتێک کە مردووە ڕەنگە خۆ هاواری نەکردو یا سەرمایەداری، ئەگەر کەوتوێتە ناڕەحەتیەوە تەبەن ئێمە نازانین چکەوە شتێکە تەخمینێکە ئەیڵین، بەڵام مولحیدی تر زۆر هەیە، خەڵکیی تر زۆر هەیە کە باسەکار لەو نەوعە. نەوشیرە مستەفا لە کتێبی پەنجەکان یەکتری ئەشکێنن باز لە حاڵەتێکی خۆی جێڕێتەوە کە لە شارباژێر بوون و
کۆمەڵی خەڵک لە سلێمانیەوە هاتوون سەریان لێداونەوە سیفەتەش ئەو کاتەش کە کۆمەڵی مارکسی لینینەکان لە بەردەستی ئەوە بوون و ئیتر نازانم دوای نەمانی ئارام و ئەوانن بەهەرحاڵ لێە وتم باشە ئینشاءڵڵا ئەمە ئەکەین وتیان ئینشاءڵڵا چییە بۆ تۆ بڕات باوەڕت بە وجودی خوا هەیە وتی بەڵێ باوەڕم پێی وتی زۆریان پێ سەیر وکەوتم باوەڕم بە وجودی خوا هەیە باوەڕهێنان بە وجودی خوا لە کاتێکە خەڵکێکی لە بەردەستای هەمووی بێدینن یا مارکسین ئەمە فطرەکە پێناسەی ئیمانە فطرەکە ناگۆڕێ کە شتێکی فطرێ لە ئینسانەکە هەر هەیە بە هەزاران هەیە ئێستا لە ناو کوردان نە نوێژەکەن نە دین نە ئیسلامەتی هیچ شتێکیان نییە باوەڕیان بە پێغەمبەر نییە بە قورئان نییە بەو شانان نییە بەڵام ئەڵێ نا باوەڕم چۆن بەخوا نییە باوەڕی بەخوا هەیە کە کردگارە کە بەدەسەڵاتە زانایە بە ئاگایە بە هاناشەوە دێ بۆیە هانایی بۆ بە لەو کاتانێ